چیتەوە مارێ لەگەر داک و بابی لە ناخواردنی باسی کردیا گوتی وەڵی دکتۆرێکمان ئەوڕۆ دەرس پێ گوتینە ناوی دلێرشینەیە دەستەکەی زۆر خۆش بووە یعنی ئەو لە مارێ باسی کردی لەکەن بابی خۆی بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان هاتینەوە لە بۆ جێڕانەوەی دروستکردنی مەشروعەکی گەورە بەبێ پارە بزانی چمان کردیە بیرۆکەی دروستکردنی خەستەخانەی لە ناو مێشکم بوو هەر لە تەڵەبایەتیەوە دەمگوت دەبا شوێنەکە بیتن ئەمە سەرۆتی مرۆیمان زۆرە بەڵام پەرتی با ئەمەش بتانین شتێکی بکەین ئەو بیرۆکەی لە ناو مێشکم بوو لە تەڵەبایەتیەوە بەڵام کاتێککە بەردەوام ئەو بیرۆکە لە ناو مێشکم دەجوولاوە لەبیر ماجارێکیان کاکسەبری باسی کرد کە لە مەعمەلچیشی بووم گوتی ئەگەر خەستەخانەی دروست بکەین ئەها قیچەک جولاندی فکرەکەی جولاندمەوە بەڵام هەر لە مێشکم بوو هێشتان هەر خەیاڵات بوو نەبوو واقع ڕۆژێکیان لە فریاکەوتنی ناوەند هەبوو تەواڕی ناوەند پێشانەکە ئەو کاتی ئەم لەگەر دکتۆر سەرداری بووم نەخۆشێکی عەمەلە هات فتقی هەبوو عملیاتمان لە بۆی کرد کاتێک کە هاتبوو على ئەساس بە بەلاشەیشی لە بۆ بکرێتن فەقیر بوو عملە بوو کاتێک کە عملیات فقیەکەمان لۆ کرد مخەدرەکە گوتی ناتان بەنزی لەسەر لا ببە سینجی قەپاتە و هەناسەی نایەتەوە دکتۆر چی لێ بکەین ئەمنە وەختی مقیم ئەقدەم بوو دکتۆر سەرە گوتی چی لێ بکەین گوتی وڵاتی تەحویلی عینایە بکەین عینایە عینایەکەی خەستەخانەی حکومی هەموو بێدەکان نەخۆشی لێبوو هیچ جێ نەبوو ناچار تەحویلی عینایی خەستەخانەی سەردەمیان کرد عەسرێکە ئەمن چوم لەوێن دەردیتم یعنی ئەو لە دوو بەلاشەی گەڕا ئەو عەمەلەیە بەڵام پارەی عینایی چوو ئەم لە عینایی دوایدیتم الحەمدوللا نەجاتی بوو نەمرد بەڵام پارەی چوو لەوێن دەرەوە بیرۆکەی باشە لۆ عینایەکمان نەبیتن لە بۆ حالەتی ئەو هالە بتوانین شتێکی وا بکرێت کە کابرایکی فەقیر بیتن لێی دەقەومێتن هەستام ئەو بیرۆکەی زیاتر تۆختر بوو لەکنم ڕۆژێکی مهندس بورهان هەیە دیار بوو سێ دەفتەریان دانابوو خەریک بوو مجەمەعات دروست دەکرا خەڵک دەچوو مجەمەعی دروست دەکرد و عیادات و دادەنا و چەند دکتۆرێکی خڕ دەکردەوە مۆدیلی ئەوەی بوو مجەمەعات دروست بکرێ بانجی کردم گوتی دکتۆر لێ سێ دەفتەرم دانایە دەمەوێتن مجەمەعێکی دروست بکەی ئەتو سەرپەرشتی بکە گوتم وەڵڵی ئەمن حەزم لەو ئیشە کچکۆکانە نییە ئینسان ئیشی کرد ئیشێکی گەورە بکە ئەوە چێ مجەمەعێکی دابنێم خانێکی بەکرێ بگرم و ئەوم حەز لێ نییە لە تەرجانی سایقێکمان هەبوو ناوی کا یوسف بوو لەگەر سید ئەسکەندەری ڕۆژی ئێوارێکە هات نەمارێکە یاخوا بە خێر بێ و ئەوانە کارمەندی وێن دەربوون ئەمن مدیریان بوو ئەو کابرایە میراتیان وەرگرت بوو 5 دەفتەری لۆ مابەوە بیرۆکەچی لۆ هات بگوت وەڵی دکتۆر دلێر ئێستا ئینسانێکی زۆر ئەمینە با بچم برێن بابێتن مجەمەعێکی دابنێتن ئەمش ببمە سکرتێری و ئەو 5 دەفتەری تەسلیمی بکەم هاتە مارێکە گوتی دکتۆر لێر 5 دەفتەرم هەیە بە میرات لۆ مایتەوە دەمەوێت ئەتوو بکێ مجەمەعەمش ببمە سکرتێر لێوێندەر وەڵڵی خۆ یەکەش کەش گوتی 3 دەفتەر ئەوە دەبیتە 8 دەفتەر کەسێکیت کە هەیە دەمەوێت لێو ئەڵقەیەوە باسی بکەم ناوی کاک نەوزادە کاک نەوزاد کاتی خۆی مەسئولی پارکەکانی شاری هەولێرێکە بوو تەبێ ئەو لە بۆ خێرێ کردیتی بەڵام ئەمن دەمێ وەکو تاریخ بیجێڕمەوە دەستی ئەو کابرای و خێری ئەو کابرایی بزانن هەموو خەڵک کچەکەی لە کولێ طب بوو تەڵەبەیە ئەمە بە حکمی ئەوەی کە بووبووینە مقیم ئەقدەم عەمەلی وەرمان دەگرتن دەرسمان پێدەگوتن مامۆستایەکەم سینێرەکەم تەکلیفی کردم تەڵەبەکانی لە وەربگرم و دەرسیان پێبرم تەڵەبەی کولێ طب ستاجیران پێدێنێت پۆلی 6 بوون ئیدی لە محاضەرەکەی دائیمەن لە محاضەرەکانی من جیاواز بوو لە محاضەرەی هەموو کەسشکەم نەموو شتێکم جیاوازە ئەلەوەش جیاوازیمە ئەو تەڵەبەیە زۆر سەرنجی ڕادەچێشیتن کاتێک کە دەبینی دکتۆرێک محاضەرەی لێ دەداتن دین و طبی تێکرد کردێ بە ئوسلوبە چوا لۆم شێلاینە چیتەوە مارێ لەگەر داک و بابی لە ناخواردنی باسی کردیا گوتی وەڵی دکتۆرێکمان ئەوڕۆ دەرس پێ گوتینە ناوی دلێرشینەیە دەستەکەی زۆر خۆش بووە یعنی ئەو لە مارێ باسی کردی لەکەن بابی خۆی قەدەری خوای وابوو ئەمن چوومە پارکی شانەدەری تازە پارشانە دەرکرابەوە
گوتم بە دەرسم دەخین سبەینەکەی مەجالم هەبوو کە چووم داری دەدۆنیام دیت دارەکەم پێجوان بوو مزگەفتەکەشم تازە دروست کردبوو ویستم بپرسم ئەو دارانە چێ کە سیاجی لۆ بکەم لێک لەوێن دەربوو گوتم ئەری ئەو دارانە بە چەندە لە چێ هەیە بکڕی ئەویش گوتی ئەوجە لۆ دەکڕی گوتم لە بۆ مزگەفتێمە گوتی ئەمە زۆرمان هەیە گوتمەوە عیدی چێ گوتی عیدی کاگنەوزادیە کاگنەوزاد لە چێ گوتی لەو بینایەیە لەوێن دەنێزیک بوو ئەمش گوتم دەبا بچم ئەو خێرەی بکەم بچم لێ پرسم بزانام ئەو دارەیە کووە وڵات چوومە ژۆرە دەبینم سکرتێرەکەم کاکە ئەم دکتۆر دێرم دەبێ بچمەکەن کاگنەوزادی گوتی ڕاوەستە دوای قسەی پێ گوتی فەرموو دوای چوم سکرتێرشکە بوو هەهوو گوتم وەڵی ئیشەکە گەرە گەورەیە ئەمە وەزای ئیشەشی بەسیتە ئەوە دەبی دوو سکرتێران ببڕێت تا دەیگێ کاکە گوتم دیلەرشینەمە دەبێ بچمە کاگنەوزادی وەڵا ئەویش تو پێی گوتی فەرموو وەچی چوومە جۆرێ ناوی دیلێرشینە ناوەکی غەریبە یەکسەر گوتی ئەتوو مامۆستای فرانکەت کەسی ئەمش گوتم لە چێ دەردەخینی گوتی تەڵەبەی طبە گوتم من عملیان پێ دەرێم لەوێەوە زۆر ڕێزی لێگرتم گوتی فەرمودانیشە چ دەوێت لە خزمەتت داما ئیدی کە داوای داری لە دنیایەکەم کرد لەوێن دەرەوە عیلاقەکمان دروست بوو گوتی دکتۆر دلێر هەر ئیشە کتەبوو ئەتوماندام ئینسانە چوە هەر ئیشە کتەبوو بە من برێ ئەوەی پێم بکرێ لە بۆ دەکەم ئەو جەکە کاک یوسف وان هاتن گوت مەڵای ئەو کابراش پێدەچی مەسئول بیتن شتی پێ بکرێتن دەبا بزانین چی لێ دەوان هەموو خڕکەینەوە دوو برادرم هەبوون عیلاقاتمان خۆش بوو گوتم دەبا تەلەفۆنێکی لەبانێت بکەم لێ ناین بە هەممان پێکەوە لەگە دکتۆر کاوەی برا هەما خڕ ببینەوە شتێکی دروست بکەینەوە قسەک پارەش هەیە ئەو مەسئولەش گوتی شتێکتان ویست ئەم یارمەتیتان دەدەم ئیدی لێوێەوە دەستم پێ کرد خەتۆی عەمەلیم هاوێشت لە دوو ئەوەی بووم کەوا چ بکەین کاگنەوزاد ڕێی پیشاندام لۆ دروستکردنی خەستەخانەی بزانین کاگنەوزاد کوڕی پیشان دایما خواتان لەگەڵ تا ئەڵقەی داهات